لە کاتی بۆنەی کریسمسدا هەمیشە گۆرەوی پڕدیاریمان بۆ هەڵدەواسرا. ئەو کاتێک تەمەنی 6 ساڵان بوو، جاک هاپکینز هارمۆنیکایەکی پلاستیکی دۆزیەوە. دوای هەفتەیەک باوکی تووشی سەرسوڕمان کرد. ئەو گوێی لە من بوو کە هارمۆنیکاکەم دەژەنی. بەڵێ گەورم، ئەوە مناڵی منە، زۆر دڵی خۆش بوو. ئێستاکە هەزاران گۆرانی هەیە. دواتریش جاک جێمز لە فیستیڤاڵی هارمۆنیکای ڤیرجینیا گروپی قژماش و برنجەکانیان دامەزران و ئاوازە کلاسیکیەکانیان بوژانەوە. جاک پاشماوەیەکی زۆر ینی کەپیتاڵی هارمۆنیکای دامەزران. ئەو هەمیانی کۆ کردەوە بێجگە لە فرانک جیمسن. من 84 ساڵ، من هەرگیز ناکەمەوە بە جاک، بەڵام ئەمە شتێکی ئاساییە. ئەمە پێکەنینەوە پیاوەیە کە تازە بە تازە تەمەنی بۆ بنەوە 7 ساڵ. جاک چەندین ساڵە ئەو سنگە بەهێزەی خۆی تەرخان کردو بۆ ژەنینی هارمۆنیکا. لەبەرەوەی ئەمە تاکە ئالەتێکی مۆزیکی زۆر بەکارهاتوو بووە کە پێویستە بە هەناسەدان و هەناسەدانەوە مۆزیک بژەنیت بە پێی ڕێسای هارمۆنیکا، واتە هەناسە کێشان و فوکردن وەک ئەمە. کەواتە هارمۆنیکا چارەسەریەکی سروشتیە بۆ نەخۆشانی کە دووچاری نەخۆشی درێژخایانی سییەکان بوون لە ڕۆژئاوای ویلایەتی مێریلەندە. ئەم گروپە بە ناوی هەناسەدانی باشترەوە ناسراوە. کاسی میدڵتن بۆ ماوەی 7 ساڵ ئۆکسجینی بۆ هەڵواسراوە. کاتێک هەناسە دەدەیت سییەکانت دادەخرێن وەک ئەوەی من. کاتێک فو دەکەیت بە هارمۆنیکاکەدا، من هەست دەکەم کە هەناسە باشتر دەدەم. لە ڕاستیدا جاک دەڵێت دەمی بۆ بە هارمۆنیکا و یارمەتی دەدات کە چاک بێتەوە لە جەڵتەی دڵەکەی. بەڵێ ئەوە لە نەخۆشخانە مۆزیک ساز دەکات. بۆ جاک مۆزیک ئاوازی ژیانە کە کلیلی لاوێتیکی بەردەوامە. ژیان زۆر مەزن بووە و ئێستاش هەر بەردەوامە.